با هۆکارێکی سیر ناویان دەچێتە کتێبی گینسەوە. گینس دەڵێ تەمەنی ئەم خێزانە زیاد لە 1000 ساڵە. خێزانێک کە 12 خوشک و بران کۆی تەمەنی هەمویان زیاترە لە 1000 ساڵ. بەماش توانیان ژمارەی پێوانەیی پێش و بشکێن و ناویان بچێتە کتێبی گینسەوە بۆ تۆمارکردنی ژمارە پێوانەیەکانی جیهان. ماڵپەڕی CNN بڵاوی کردوتەوە کۆی گشتی تەمەنی خێزانی هێرناندێز پێرێز 1058 ساڵ و 315 ڕۆژە. ژمارەی پێوانەیە کە لە 15 کانونی دووەمی ساڵی ڕابردوودا پشتڕاست کراوەتەوە. ئەم خێزانە لە 7 برا و 5 خوشک پێک دێن کە تەمەنیان لە نێوان 76 بۆ 97 ساڵیدایە و لا یەکێک لە ناوچەکانی دوورگەی گران کەناریا گەورە بوون و تاوەکو ئێستاش هەمویان لەوێ دەژین. ئەم خێزانە ئاماژەیان بەوە داوە کە هەرگیز بیریان لەوە نەکردوتەوە ناویان دەچێتە کتێبی گینسەوە، بەڵام دوای ئەم ڕووداوە زیاتر لەگەڵ یەکتردان و کاتەکانیان بەسەر دەبن. هەموو ئەو خوشک و برایانە لە دایک و باوکێکی تاقانە لە پاکستان لەدایک بوون، ئێستاش پێکەوە دەژین.